بەڕێز سڵاوتان لێ بێم کاتتان باش بەرنامێکی نوێی دیداری ئێستاتان پێشکەش دەکەم. دیداری ئەم جارەمان تایبەتە بە زمانی کوردی و ئاڵنگاریانی کە لە بەردەم زمانی کوردیدایە. دەمانەوێت بزانین ئەو ئاڵنگاریانە چییە کە ڕوبەڕووی زمانی کوردی دەبێتەوە. دەشمانوێت بزانین چارەسەرەکان چین. پرسی ئەوەش دەوروژێنی کە ڕێنووسی زمانی کوردی بەکوێ دەگەشتۆ و لەکوێدایە. ئێستا ئێمە لە زانکۆی سلێمانی لە بەشی کوردی هەر بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر شیلان عومەرەکەین کە خۆی لە بەشی زمانی کوردی مامۆستایە. دکتۆر گیان سڵاو دێم کاتەوە باش، سپاس بۆ دەرفەتەکەت. سڵاو ڕێز بەخێربن سەر چاوان. زۆر سپاس. با لەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی ئێستا بارودۆخی زمانی کوردی لەکوێدایە و گەشتۆ بەکوێ. ئەگەر ئەمەمانەوێت پێگەی زمانی کوردی لە سێ بازنیان دەزی شام بکەین لەسەر ئاستی نەودەوڵەتی و لەسەر ئاستی ناوچەی و ئاستی هەرێمیدا لەو ئەتوانی بارودۆخی زمانی کوردی بخینە ڕوو. سەبارەت بە پێگەی زمانی کوردی لە ناو زمانە زیندوەکانی جیهاندا کە ئێستا ئێمە زیاتر لە 6500 زمانی زیندومان هەیە لە جیهاندا کە زیاتر لە 7 ملیار دانیشتووی سەرزەوی قسەی پێ دەکەن. لەم 6500 زمانە زیندووە زمانی کوردی خۆشبەختانە کۆدی ژمارە 342 لە دەستگای ئینسکلۆپیدیای جیهانیە پێبەخشراوە کە ئەمە زیندوێتی زمانەکە دەسلمێنێ و لە هەمان کاتیشا لە سەرژمێری زمانە زیندوەکان کە کاڵفێک کردوێتی ژمارە سی پێبەخشیوە و چەندین سەرژمێری تر بۆ زمانە زیندوەکان کراون. خۆشبەختانە زمانی کوردی کۆدی ژمارە 40 پێبەخشراوە، کۆدی ژمارە 59 پێبەخشراوە و دواترین یان ئەو سەرژمێرە بوو کە لە کۆتایی ساڵی 2023 کرا بۆ زمانە زیندوەکان کە خۆشبەختانە زمانی کوردی ئاستی هەشتەمی پێدرا لە ناو زمانە زیندوەکانی جیهانە بە پێی ژماری وشە لە وشەدانی زمانەکەدا. ئەمە پێگەی زمانی کوردی لەسەر ئاستی نێودەوڵەتی لە سەر ئاستی ناوچەی و لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەتایبەت زمانی کوردی خۆشبەختانە یەکێکە لە 5 زمانە زیندوەکەین ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە تەک زمانی عیبری و فارسی و تورکی و عەرەبیدا زمانی کوردیشمان هەیە. بینە سەر عێراقی فیدراڵ خۆشبەختانە لە دەستوری عێراقی فیدراڵە لە یاسای زمانە فەرمیەکاندا زمانی کوردی لەگەڵ زمانی عەرەبی دوو زمانی یەکەمن واتە دوو زمانی هاوتان کە لە سەرانسەری عێراقا دەبێت لە پرۆسە کارگێڕی و پەروەردەییەکان و بە زمانێکی فەرمی دەستنیشان کراون. لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش لە یاسای زمانە فەرمیەکان بەس لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستاندا لە یاسای ژمارە 6 بە هەمان شێوە زمانی کوردی وەکو زمانی فەرمی نەتەوەی کورد دەستنیشان کراوە. ئەمە دەری ئەخات کە لە ڕووی یاسایی و دەستوریەوە و لە ڕێی کارگێڕیەوە زمانی کوردی ئاستێکی شێوی خۆی هەیە. باشوا بکەم بە پرسیارێک ئەو پلەبەندی کە باست کرد دەمەوێت لەوە سەرچاو ئەم پلەبەندیە گۆڕانکاری بەسەردا دێت و ئایم گۆڕانکاریانە چییە؟ کۆی پرسیارەکەشمەوەی ئایندەی زمانی کوردی چۆن دەبین ئێوەکو مامۆسایانی زمانی کوردی بۆ پێم وایە هیچ کەسێک لێوە بەباشتر نازانەوە پرسیارەی لێ بکەم. ئایندەی زمانی کوردی بەکوێ دەبین؟ سەبارەت بە تەوەر یەکەمی پرسیارەکەت بەڵێ هەموو ئەم سەرژمێرانە شیاوی ئەوەیە کە گۆڕانکاری بەسەر بێت ئەکەوێتە سەر ئەوەی کە ئاخێوەرانی کورد بە کاربەرانی زمانی کوردی تا چەندێک لە زمانەکەیان بە شکۆیانە بە باڵغارە دەڕوانن. ئێمە ئەزانین زمان ماک و بنەمایەکی سەرەکی بوون بە نەتەوەی هەرنەتەوەیەکە بۆیە چەندێک گرنگی بە زمان بدەین، چەندێک باڵایانە لێ بڕوانین، چەندێک هەوڵ بین بیپارێزین ئەوەندە ئێمە ئەتوانین پێگە و پلە و ئاستی زمانەکەمان باڵاترکەین و چەندێک ئێمە بتوانین ئەم زمانەمان لە ئاستێکی ناوچەیەوە و لە ئاستی نەتەوەی و بکەین بە بلەیەکی نێودەوڵەتی بینێ. چۆن ئێستا زمانی ئینگلیزی خۆی زمانی 375 ملیۆن ئاخێوەری زمانی ڕەسەنی زمانەکەیە، بەڵام بۆتە زمانی دووهەمی زیاتر لە ملیارێک و 475 ملیۆن کەس لەسەر ئاستی جیهانە. یەکێکە لە 8 زمانە زیندوەکەی جیهان کە لە 96 دانیشتوانی سەرزەوی بە زمانی ئینگلیزی قسە ئەکەن. ئەمە چی وای لێ کردووە؟ ئەم پێگەیە ئەم ئاستە بە زمانی ئینگلیزی بدرێ بەهۆی ئەوەی کە هەوڵدراوە زمان ببێت زمانی ئینگلیزی ببێتە زمانی زانست، ببێتە زمانی تەکنەلۆژیا، بە زمانی پێشکەوتن. بۆیە هەموو زمانێک ئەگەری ئەوەی هەیە ئاست و پلەی باڵاتر وەرگێ و پێچوانەشەوە بێتە ئاستێکی نزمتر. تەوەری دووهەمی پرسیارەکەت بریتی بوو لەوەی کە ئێمە چۆن هەوڵ بین زمانەکەمان بپارێزین. لە ئێستا زمانی کوردی لە ئاستێکی باشدایە، بەڵام
ئەگەری یاخود مەترسی زۆری لەسرە ئەبێ ئاگاداری ئەوە بینشکێ بەداخەوە زمان لە چەند قۆناغێکە هەیە قۆناغی گەشەی زمانیمان هەیە قۆناغی پارێزراوی زمانمان هەیە قۆناغی مەترسی زمانمان هەیە ئەگەر هاتوو زمانێک لە قۆناغی گەشەی خۆی بترازێ دێتە ئاستێکی ترەوە کە پێوترێ ئاستی پارێزراوی ئەو زمانە کە ئاستێکە نە ئەوەیە گەشەمان پێدابێ پەرەمان پێدابێ نە ئەوەشە چوو بێتە ئاستێکی خواردتر لە خۆیەوە بەڵام ئەگەر هاتوو لەم ئاستی پارێزراوەیە وریای نەبین نەی پارێزین هەوڵ نەدەین ئەو هۆکارانەی یاخود ئەو ڕێکارانەی یاخود ئەو کارانەی کاریگەری نەرێنیان لەسەر بەرەو پێشتونی زمانەکە هەیە جڵە و نەگرین و لە بەردەم ئاستەنگەکانە نەوەستینەوە ئەو بەدا ئەو زمانە ئەچێتە ئاستێکی تر کە پێوتێ ئاستی مەترسیدار بەداخەوە لە ئێستاە ئەوەی کە ئێمە ئەیبینین زمانی کوردی ئەگەر بەم ئاقارە و بەم ڕەوشەی ئێستا کە مامەڵی لەگەڵ دەکرێت بڕوات ئەوە ئەچێتە قۆناغێکی مەترسیەوە کە نەک تەنها زمانی کوردی توێژەران و زانایانی بواری زمانناسی و مرۆڤناسی و بوارەکانی تر پێشبینی ئەوەیان کردووە کە نزیکەی 75 ساڵی تر واتە ساڵی 2000 لە 150 ئەم 6500 زمانە زیندوی کە ئێستا هەیە ئەگەر نەی پارێزن و هەوڵی پەرپێدانی نەدەن ئەگەری لە ناوچوونیان هەیە بۆیە ئەگەر ئێمە ژووریای زمانی کوردی نەبین بەرەو ئەوە ئەچێ خوان خواستە ببێت بە یەکێک لەو زمانانی کە ئەو مەترسی لەسەر بێت با لێو بچین باسی ڕێنووسکەین پێم وایە ڕێنووس یەکێکە لەو ئاداتانی خود لەو فاکتەرانەی هۆکارانی کە دەبێتە هۆی پاراستنی زمان ڕێنووسی زمانی کوردی کەسە لە چوارچێوەیەکە بەڕاستی نازانێت لەکوێوە دەربازی بێت هەریەکەو بە شوێنەکانی وەکو لاستیکی لێهاتووە وای لێدنەوەکانی داهاتوو جیازی لە بینی کوڕ و کوڕاناگەن واتە کوڕ بەمانای ژەندەرەکەی کوڕیش بەمانەی کە چەماوەتەوە دەمێ پرسیارەکەم لەوە بکەم چی بکرێت بۆ ئەوەی کارێک بکرێت بۆ ڕێککردنەوەی ئەم ڕێنووسانە وەکو زمانی ئینگلیزی بۆ نەکە لە وەردێکە نووسیت وشەی بووکە نووسیت یان ئەگەر حرفێک و پیتێک غەڵەت بکەیت پێ دەڵێت ئەمە هەڵەیە و دەبێت ڕاستی بکەیتەوە چی بکرێت بۆ یاخودایە چی کراوە بۆ بەڵێ خۆی ڕێنووس چییە ئێمە زمان چەند جۆرێکمان هەیە زمانی ئاخاوتنە زمانی ئەدەبیە زمانی زانستە زمانی ستاندەرد تا دواتر یەکێک لە جۆرەکانی پێوترێ زمانی نووسین وێنەگرتنەوەی ئاخاوتنەکانمانە واتە شتێک نییە بە دەربێت لە ئاخاوتنەکانی ئێمە ئەو ئاخاوتنانێک کە ئێمە دەری دەبڕین تۆماری دەکەین بە نیگارێک ئەو نیگارە پێوترێ ڕێنووس ئەم ڕێنووسە کۆبوونی کۆمەڵایەتی لەسرە و بە پێی کۆمەڵک پێوەەر هاتوۆتە ئاراوە هەموو نەتەوەیەک پێویستی بە نووسین هەیە چکێ نووسین بریتە لە زمانی تۆمارکراوە زمانی بەڵگا زمانی بە ئەرشیفکردن کە ئەوە ئەمێنێتەوە نەوەکان دوای بە دوای یەکتربی گوێزنەوە بووە ئەو کۆمەڵک تایبەتمەندی خۆی هەیە ئەوەی کە گرنگە ئێمە لە ڕێنووسە بەداخەوە ئەمە لەسەر ئاستی سەرەوە ئەبێت جڵەوی ئەم شتە بگیرێت لە هەموو دنیا وایە لە ئاستی حکوومەت کابێ سیاست و پلانی زمانی هەبێ و لە هەمان کاتە سیاست و پلانی بەرەو پێشبردننی زمانی هەبێ و ئەبێت دەستگایەکمان هەبێت جڵەوی ئەمە بگرێ هەم وشەدان سازکردنی وشە داڕشتنی وشە و هەم ڕێنووسکردن و هەم جۆری ڕێنووسەکەش چکە ئێمە بەداخەوە ئەبینین کە ئێستا ئێمە دوو جۆر ڕێنووس بەکارێنین بەبێ ئەوەی بزانین بۆچی بەکارێنین ئایا ئەمە ڕێنووسە ئارامیەکەیە خود لاتینەکەیە ئێمە خۆشببختانە ئەکادمیای کوردیمان هەیە و ئەکادمیای کوردیش خۆی پێڕەوێکی دەستنیشان کردووە بۆ چۆنێتی نووسینی زمانی کوردی بەڵام بەداخەوە ئەمە ئێمە نەهاتوین گشتاندنی بۆ بکەین لە هەموو کاریێڕی و پەروەردەی و ڕۆشنبیرەکانە بڵاو بێتەوە بەداخەوە ئێستا ڕاگەیاندنەکان هۆکارێکی سەرەکین بۆ ئەم سەر لێ شێواوی و ژاوەژا و پاشاگەردانی کە لە زمانە هەیە چاپەمەنیەکانمان ئێمە هەر چاپەمەنێک بۆ خۆی ڕێنووسێکی هەیە نازم لەسەر چ بنەمایەک ئەم ڕێنووسانیان هێناوە بۆیە ئێمە ئەبێ بگەڕینەوە سەر ئەو پێوەەر و پەیڕەوانەی کە ئەکادمیای کوردی دەستنیشانی کردووە بەداخەوە نەخێر ئێمە چەندین جار پێشنیازیشمان کردووە کە داوامان کردووە لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە دەستگا چاپەمەنیەکان لە شارەوانیەکان لە ژوورە بازرگانیەکان لە تەنانەت شوێنە پزیشکیەکان هەموو ئەمانە پێویستمانە بێ بە ڕاوێژکارێکی زمانی کوردی هەبێ بۆ ئەوەی نەیەڵێت ئەم شتە بە هەڵە بڕوا و جڵەوی زمانەکە بگیرێت بەڵام بەداخەوە هیچ کاردانەوەیکی نەبووە باباسی خاڵبندی بکەین خاڵبندی
پێگەیکی هەیە لە زماندا گرنگە خاڵبندی لە زماندایێت بۆ پێی کە باسی ڕێنووسمان کرد گرنگە بۆ زمان بە دڵنیاییەوە ئێمە وتمان نووسین وێنەگرتنەوەی ئاخاوتنەکانمانە ئاخاوتنەکانی ئێمە بەستەنها بریتی نیە لە وشە و دەستەواژە و دەربڕا و ڕستەکان بریتە لە هێز قسەکردن لە شێوازی دەربڕین لە تەوژمی قسەکردن من ئەتوانم ڕستەیەک بە چەندین شێواز دەرببڕم شێوازی پرسیاری بێ سەرسوورمانی بێ یاخود بە پێچەوانەوە بێت بۆیە بەشێک لە نووسینەکانمان ئێمە بە خاڵبەندی تەواویەکەین خاڵبەندی چییە؟ ئاماژەدانە بەو هێمە گۆنەکراوانی کە لە ئاخاوتنەکانمانە هەن بۆ نمونە ئێمە پرسیار بەچی دەرەبڕین ئەبێ بە نیشانەی پرسیار من لە ئاخاوتنە ئەتوانم ئەمە بە تەوژمی قسە بە هێز یاخود بە تۆنی قسەکەمە بیگەێنم کە پرسیارە بەڵام لە نووسینە چۆن ئەمە دەرەبڕم پێویستمان بە ئەو هێمانەیە کە پێوترێ هێمای خاڵبەندی بۆیە هێماکانی خاڵبەندیش بەشێکی تەواوکارانەی ڕێنووسن ئەبێ زۆر کارایانە بزانین چه هێمایەک لەکووادا بەکارێنین هەرگیز ناکرێت ئێمە هێمای سەرسوورمان لە جێگەی پرسکردن بەکاربێنین پرسکردن لە جێگەی ڕستەیەکی هەواڵی بەکاربێنین هەواڵی لە جێگەی پرسیەیەکی گوماناوی بەکاربێنین ئەمانە هەمووی تەواوکاری ئاخاوتنەکانمانن پرسیارێکتر زۆر گرنگە پێم وایە جێگەی خواست و باسی مامۆستایانی زمانی کوردیوانی کە خەمخۆری زمانی کوردینەوەش بابەتی ئەو تابلۆیانی کە ڕکلامی پێ دەکرێت قسە و باسێکی زۆر هەڵدەگرێت دەمەوێت بزانم کێشەی چییە ئەو تابلۆیانە دەوترێت ڕێنووسیان تەواو نییە دەوترێت کۆمەڵێک کێشیان هەیە ئاەت هیچ کراوە لەو بارەوە کە هەوڵێک بدرێت لانی کەم بنە ڕاوێژکارێک بۆەوەن ناڵم ئێمە کێشەکەمان کێشەیەکی بنەڕەتی کوڕۆکیە بەڕاستی وەکوتم ئەبێ لە ئاستی سەرەوە جڵەوی هەموو لایەنەکان بگیرێت لایەن پێوەستن بە وەزارەتەکانەوە بۆ نمونە لە وەزارەتی ڕۆشنبیری پێویستە پێڕە و سنوورێک هەبێ بۆ چوونەتی بەکاربردننی زمان لە ڕاگەیاندەکانە هەمووکو ئاخاوتن هەمووکو نووسین بڕوانە وەرگێڕانی درامەکان ئێمە وەرگێڕان هەروە ئەبێ بۆ شێوەیە بکەین یاخود چۆن ئەتوانین ئەم وەرگێڕانە ڕاستەوانە بیگونجێنین لەگەڵ بنیاتی زمانەکەمانە چونکە بنیاتی زمان ئێمە بەهەڵە لە زمان تێگەشتوین زمان بەستەنها کۆدێک یاخود شریتێکی دەنگی نییە ئێمە بیان خەینە ڕیزیەک و قسەی پێ بکەین زمان بریتە لە کۆکراوەی فەرهەنگ ڕسەنایەتی دنیابینی شارستانێتی تێفکرانی ئەو نەتەوەیە بۆ دەور و پشتەکەی بۆ جیهان بۆ بوون بۆیە تۆ ئەبێت کە باز لە زمانی نەتەوەیەکەی بە دڵنیایە و بازە فەرهەنگەکەیەکەی بازە کولتورەکەیەکەی منە پرسم ئەکرێ ئێمە بەپێ فێربوونی کولتوری هەر نەتەوەیەک فێری زمانەکەی بین بە دڵنیایەوە نەخێر کەوابوو زمان خۆی بۆ خۆی کولتورە فەرهەنگە بۆیە ئەمە زۆر گرنگە هەموو ئەو شتانەی کە وێناکردنی زمانەکەی ئێمەی پێدەرە بڕێت بمانێت و نەمانێت ڕاستە و خۆ کاردانەوەی فەرهەنگ و کولتورەکەمانە یەکێک لەو شتانە بریتە لە ئەوەی کە وەزارەتی بازرگانی بەرپرسە لەوەی کە ئەو تابلۆیانەی کە لە شوێنە گشتیەکانە هەن شارەوانیەکان بەرپرسن کە بەڕاستی ئەمانە ئەبێ بەپێی پێڕەوی ستانداردی زمانەکە بێت جگەلەوەی لە ڕووی ڕێنووسکەوە غەڵەتی تیا هەیە کۆمەڵێک بەکارهێنانیان هەیە ئەبنە ژەهر بۆ زمانەکەمان من نمونەیەکت بۆ هێنەوە ئێمە لە زمانی کوردی وشەیەکی زۆر جوانمان هەیە تەلار بۆ باڵەخانێ بەکارهێنرێ من چ پێویستە وشەی پاڵاز بێنم بەرامبەری پاڵاز لە زمانی ئینگلیزی وەرەگرم تەلارەکەی من ئاخێوەری من لی تێگا وشەیەکی زمانی کوردیە من ئەمە بەکارێنم بۆچی بڵێم پاڵاسی سلێمانی پاڵاس سلێمانی پاڵاز ئەمە لە ڕووی دروستەوە لە ڕووی پێکاتی فرێزەکەشەوە ئەو گرەیە کە دروستمان کردووە پێچەوانی داڕشتنی فرێزی زمانی کوردیە من ئەگەر بڵێم تەلاری سلێمانی هیچ کێشێکمان بۆ دروستە بێ بە دڵنیایە نەخێر بەڵام کە تۆ ئەڵێ سلێمانی پاڵاس ئەمە دوو جار هاتووی ژەهری خسۆتە ناو زمانەکەتەوە بە بێ ئەوی خۆت بزانی یەکەمینیان دروستی زمانەکەت تێگاوە یاسای زمانەکەت شێواندووە دووەمینیش وشەیە کە دێناوە کە ئەم وشەیە خۆم لە زمانەکەی هەمە ئەم وشەیە دێت جێبە وشەکەی خۆمەگرێتەوە وردە وشەکانی زمانەکەی خۆم بەرەو ناکارەی ئەڕۆن بۆیە ئەبێ زۆر وریابین لە کاتی هەر نووسینێکە ڕەچاوی یاسا زمانەکان بکەین ڕەچاوی ئەو شانە بکەین کە بەکاریانین خاڵێکی ترکە زۆر شەرمنانە ئەیبینین لەسەر تابلۆکانمان ئەوەیە بە شێوەیەکی زۆر لاوەکیانە زمانی کوردی نووسراوە سیرەکەی بە زمانی ئینگلیزی و بەڕێنووسی ئینگلیزی ناوی شوێنەکان نووسرێ بە بچووکی لە ژێرەوە بەڕێنووسی کوردی ئەنووسرێ کە ئەمە بێ پێچەوانە بێتەوە من لە ژینگەیەکی زمانی کوردیام لە وڵاتێکام کە زمانی کوردی زمانی دایکێتی زمانی یەکەمێتی من بۆچی شەرمنانە ئەبێت
فۆنت یاخود ژمارە و قەبارە و ڕێنووسی زمانەکانی تر عەرەبی بێ ئەنگلیزی بێ زاڵیکەم بەسەر زمانەکەی خۆمدا بۆی ئەمانە کۆمەڵی کێشن کە بەڕاستی بێ بوردی پێداچوونەوەی پیادا بکرێن لە بابەتی وەرجێڕانەکە ڕاستی شتێکم بیرکەوتەوە لەماوەی پێشوە چەند لاپەڕێک ئەوبزان پێما کتێبێکی ئاینی بوو پۆلێکی بنەڕەتی بوو پێما بێت بڵاو بۆ کە وشەی کوردی ئەو کاتێکە وەرجێڕانی بۆ کراوە وەرجێڕانی ڕاستەوخانی با بڵێن وشە بە وشە بۆی کراوە ئەمە چۆن کراوە ئەم وەرجێڕانە هیچ پرس و ڕاوێژێک هەیە بۆ ئەمە کاتێکە کتێبێک وەرئەجێڕ درێ بە تایبەتی ئەو منهەجانە لە نێوان بۆ بڵێن زانکۆیە ئەو کەسانی کە وەرجێڕانی بۆ دەکەن خۆی بەڕاستی پرۆگرامی خوێندنی بە تایبەتی قۆناغی بنەڕەتی و ئامادەی پێویستە بە وەزارەتی پەروەردەوە بڵێن پێویست نییە بە وەزارەتی خوێندنی باڵەوە بەڵام لە پێڕەوی دانانی پرۆگرامی خوێندنە بۆ هەر پرۆسەیەکی خوێندن لە هەر وڵاتێکە پێویستمان بە کۆمەڵێک لێ هاتووی بە کۆمەڵێک ڕشتە هەیە بە کۆمەڵێک پسپۆری هەیە واتە نابێت بستەنها کەسێک بێ ڕشتەکەی زمانەوانی بێ یاخود دانانی پرۆگرامین بێ یاخود بۆ نمونە بابەتەکەی بۆ لەسەر ڕشتەی ئاینی بێ یاخود کۆمەڵایەتی بێ ئەبێ دەروونناسی تیا بێ کۆمەڵناسی تیا بێ ژیربێژی تیا بێ ماتماتیکی تیا بێ چکێ ئێمە پرۆگرام مامەڵە لەگەڵ ئاوەزی منداڵە ئەکا ئاوەزی منداڵیش پێکهاتێکی تێکچڕژاوە لە هەموو ئەو لایەنانە بنیاتی ئەم منداڵی پێگەنەوە بۆ ئەبێ زۆر کارامانە ئێمە دەست بۆ ئامادەکردنی پرۆگرامەکان و وەرگێڕانی بین ئەوەی کە کێشە لە پرۆگرامی ئێمە وەرەگرێت و ئەوەی کە جنابش ئامادەش پێداکە منیش بینیم لە وەرگێڕانی بابەتی ئاینی بوو ناوی کارکتەرەکان لەو پرۆگرامی کە وەریان گێڕا بوو ناوەکانیان دانابووە کە زمان و نەتەوەیەکی تر بوو کە بەڕاستی نامون بە زمان و نەتەوەکەی من بۆیە ئەبێ ئێمە کۆمەڵێک شت هەیە لە کاتی وەرگێڕانە لە بەرچاوی بگرین وەرگێڕان بەستەنها بریتی نییە لە گۆڕینەوەی کۆدێک لە زمانی یەکەمەوە بۆ زمانی دووهەم یا لە زمانی مەبەستەوە بۆ زمانی ئامانج بەڵکو بریتە لە وەرگێڕانی چەمکەکان ئەو بیرانە ئەو واتانی کە ئەو کۆدانە ئاماژەی پێدەن بۆیە ئەبێ ئێمە ورتر مامەڵە لەگەڵ ئەوە بکەین بۆیە تووشی ئەو هەڵەی نەبین کە لەو پرۆگرامانەیە کراون زۆر باش باسی کێشە سەرێکەکە بکەین ئەوش زمانی ستانداردە ئەوەندەی ئاگادار بوون ئەوەندەی کە کراوە چی کراوە بۆ زمانی ستاندارد ئەمە بەجیا دەشمێت پرسیارەکەم تێگەڵکێشی ئەوە بکەم هەندێکەیە باسی ئەوە دەکەن کە ئەگەر گریمانێک دروست بێ ئەگەر بۆنە دەوڵەتی کوردی دروست بێت ئایا زمانی ڕێنووسەکەی یاخود زمانی پێمە ئاخاوتنەکەی هەر هەمانەوەی بەڵام ڕێنووسەکەی ئەلفوبێ دەبێت یاخود لاتینی ئەگەر لاتینی بێت دەوڵەمەند دەبێت وەگەر ئەلفوبێ بێت بە شێوەیەکی تر دەمەوێت ئەوم پێ بڵیت لە چوارچێوە و پرسیارەیە ئایا ئەمە بەجێیەک و زمانی ستاندارد کە هەوڵ بدرێت لە ڕێگەیەوە ئیش بۆ کامیان کرا خود ئایا زمانی ستاندارد ئیش بۆ هەردووکیان بکرێت دەوڵەمەندی زمانی کوردی دەربخات بەڵێ ئێمە یەک کێشەمان هەیە لەگەڵ دەوڵەمەندی زمانە زمان نییە هەژار بێت ئەمە زاراوەیەکە بە هەڵا هاتۆتە ناو بەداخەوە ڕاگەیاندن و لای خەڵک بەگشتی هەیە کە زارێک یاخود بڵێن شێوە زارێک بووە بە زمان ئیترەوە خۆی بە خۆی دەوڵەمەندی دەرەکە هەموو زارێکیش هەمووی چونکە ئەتوانێت کەرەستەی گشتی یاخود کەرەستەی بنەڕەتی بابە ئەخێوەرەکانی بۆیە دەوڵەمەندی و هەژاری لە زماندانە سەبارەت بە ستانداردی زمانی کوردی ئێمە بەداخەوە تەنها شتێک کە کێشەی لەسەر نێزمانی کوردی ستانداردی کوردیە بەڵام ئەوەی کە کێشەمان بۆ دروست کردو خۆمانین ئێمە بە بەڵگەی یاسایی بە بەڵگەی دەستوری و کارگیێڕی بە بەڵگەی ڕۆشنبیری بە بەڵگەی مێژوویی زمانی ستانداردی کوردیمان هەیە ئێمە هەر لە نالیەوە هەتا وەکو هەموو شاعیرەکانی ترمان هەتا دامەزراندنی کۆماری کوردستان لەلایەن مەلک مەحموودەوە هەتا دواتر دروستبوونی پارتە سیاسەکان لە دوای ساڵانی 1930ەوە پارتی دیموکراتی کوردستان لە 1946 کۆماری مەهاباد بە هەمان شێوە قازی محەممەد و دواتریش شۆڕشی کۆماری کە لە 1950 تا کرا و دواتریش 1963 هەتا 1970 ئەمانە هەمووی بەپێی دەستور و یاستە زمانی ستانداردی کوردی دەستنیشان کراوە ئێمە لە دوای ساڵی 1930 لە عێراقا لەو کاتەیە
بەپێی دەستور ڕێگە درراوە کە زمانە ناوچەیەکان بە زمانی فەرمی. ئێمە زمانی کوردی زمانی ستانداردی کوردیمان هەیە، وەکوتم بەپێی هەموو پارتە سیاسەکان و پێی ئەو بەڵگانی کە بۆ مەلک مححمود زمانی ستانداردی کوردی داناوە، دواتر لە بەیاننامە 11 ئازار 1970 لەو کاتەیە زمانی ستانداردی کوردی دەستنیشان کراوە و لە ساڵی 1990 دوای ئەوەی کڕاپەڕیمان کرد لە پەرلەمانی کوردستانیشە بە هەمان شێوە زمانی ستانداردی کوردی دەستنیشان کراوە، لە عراقی فدرالیشا دەستنیشان کراوە. بەڵام بەداخەوە ئەوە ئێمەین بەهۆی کێشەی ناوچەگەرێتی و حزبایەتیەوە چۆن هەموو شتەکانی ترمان بەداخەوە وشە و زاراوەکانمان بوون بە دوو بەشەوە، فەرهەنگمان بۆ بە دوو بەشەوە، زمانەکەشمان بۆ بە دوو بەشەوە. بۆیە ئەمە وای لێ کردووە گینە ئێمە زمانی ستانداردی کوردیمان هەیە و هەڵەیە بڵێن زمانی ستانداردی کوردیمان هەیە. ئەمە خاڵ یەکەم. خاڵی دووهەم لەسەر ئەوەی چ ڕێنووسێک بێت، ئێمە نابێت بەس باس یاخود تەنها تەماشای ئێستای زمان بکەین. زمانی کوردی بەپێی ئەو ئەرشیفە مێژوویەی هەیە بە چ ڕێنووسێک نووسراوە؟ بە ڕێنووسی ئارامی یاخودەوەی کە ئێستا پێوترێ عەرەبی. ئێمە کاتێک ڕێنووسی زمانێک ئەگۆڕین ئەبێ بێت مێژووی ئەو ئەرشیفەش هەمووی بگۆڕی. ئایا ئەمە کارێکی ئاسانە؟ ئێمە بەڵگە نمونەمان لەبەردەوە بۆ نمونە ئەتاتورک لە 1925 کە ڕێنووسی ئارامی زمانی تورکی گۆڕی بەلاتینی، ئێستا خۆیان ئەڵێن گەورەترین هەڵەی کردووە لەبەر ئەوەی 500 ساڵ مێژووی خلافەتی عوسمانی دابراوە لەم نەوەی کە ئێستا چکێ ئەوە بە ڕێنووسێک نووسراوە، ئەمان نازان بیخوێنەوە کە ڕێنووسی لاتینیە. لەبەرەوە ئێمە بێ بێنە سەر پێگا یاخود ئەو کارەی کە ئێمە ئەو ڕێنووسە بۆمانەکات. ئەمە شتێک نییە بڵین بە سەلیقەی یەکێک بێت، بە حەز یەکێک بێت، بە خواستی کەسێک بێت. دکتۆری زمانێک یەک زمانی کوردیاوە دوو ڕێنووسی هەبێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە زۆر ئاساییە، نەک دوو ڕێنووس. ئێستا ئێمە زمانی کوردی 4 شێوەزارمان هەیە، زمانی فەڕەنسی 7 شێوەزاری هەیە، زمانی نێچیری 500 شێوەزاری هەیە. یعنی ئەو ئێمە هەزانیت ئێمە تەنها زمانێکین، بەڵام ئەوان هاتوون بەڕێکاری یاسایی، بەڕێکاری زانستی مامەڵەیان لەگەڵ کردوون، بەڵام بەداخەوە ئێمە نەهاتوین ئەو ڕێکارانە بگرینە بەر. بام کەم بە پرسیاری کۆتایی لەسەر ئاسی نەتەوایەتی، سەر ئاسی نەتەوایەتی کورد بە شێوەیەکی گشتی لار 4 پارچە باسەکەین و باسی هەرێمی کوردستانی شەکەمە تایبەت بوو پێی کە هەرێمێکین و جیاواز لە پارچەکانی تر. هیچ کارێک کراوە بۆ وشارکردنەوەی تاکانی کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی و ئەو کەسانی کە پسپۆڕن لە بوارەکەیە لەو مەترسیانی کە لەسەر زمانی کوردی بۆ پێی لە جەنابیشی دامەژەت پێ کرد، ئەگەر کاری بۆ نەکرێت لە داهاتوویشی نزیکە ئەگەری هەیە لە ناو بچێت. لەسەر ئاسی نەتەوایەتی شتێک کراوە؟ لەسەر ئاسە نەتەوایەکان ئەگەر ئێمە باسی لێ بکەین کەوێتە سەر دوو لایەن. لایەنێکیان پەیوەندی بە ئاستی دەسەڵاتدارێتیەوە هەیە، ئەبێ بەڕاستی ئەوان ئیشی حکوومەت و بەرپرسانی حکوومەتە ئیشی بۆ بکەن، لایەکیشان پەیوەندی بە تاقەکانی کۆمەلگاوە هەیە. ئەوەی لەسەر ئاستی حکوومەت بێت بەداخەوە تا ئێستا کەم تەرخەمی هەیە، خەمساردی هەیە لەو بوارەیە، بەبێ پێویست نەهاتۆ مامەڵە لەگەڵ زمانەکەی بکات. ئەوەش لە چیای بینین؟ بەڕاستی لە ئەوەی جێبەجێ نەکردنی زمانی ستاندارد لە کایەکانی خۆیان، نەبوونی یەک ئەلفبێ یەکگرتوو لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا، کە ئەمە بەڕاستی حکوومەت خۆی بۆ خۆیەت بەبێ ئەوەی بزانێت لە لاوە زمانەکەمان وەکوڵێ لە قاچ دیاد ئیشکێنێت پکێخات چۆن ئەبێت تۆ پرۆسەی پەروەردە لە هەرێمە بە دوو شێوەزار بخوێنڕێت. خاڵێکی تر ڕاگەیاندەکانە کە ئەمە ئەرکی حکوومەت و وەزارەتەکانە کە چۆن ژڵەوی ڕاگەیاندەکان بکرێ لە هەموو لایەنەکانەوە. خاڵێکی تر وەکوتمان وەزارەتە پەیوەندیدارەکانی وەکو وەزارەتی بازرگانی وەکو وەزارەتی تەندروستی. من نابێ بێڵم هیچ دەرمانێک بێتە کوردستانەوە هەتا لەسەر ئەو ڕەچەتەی ئەو کارنامەی کەیەتی بە زمانی کوردی تۆمار نەکرابێ. دەرمانەکان یعنی هەموو لایەنەکان پێوەستن بە زمانی کوردیەوە، بۆیە ئەبێت ئەمان لەسەر ئاستی حکوومەت ئەوم بیرکەوتەوە بابەتی ئەوەی کە ئەوترێت هەندێک وشە هەیە لە بەتایبەتی نازناوی پیشەکان بۆ نەجەنابەت دکتۆری ئەگەر نەبێت فێت بوترێت دکتۆرە و دکتۆرە هەیە لە زمانی کوردیە؟ نەخێر. ئێمە بۆ دیاریکردنی توخمی مێ لە زمانی کوردیا مۆرفێمێکمانەی پێوترێ مۆرفێمی هەیە وەکوڵی خوشکێ پورێ، بۆ توخمی نێریش هۆمان هەیە ئەڵی خاڵۆ مامۆ، بەڵام ئەم تایتە ئەنیسە کاڵی دکتۆرە لە زمانی عەرەبیەوە. ئەمەش کە لەو کێشانەی کە ئەبێتە ژەهر بۆ زمانەکەمان. ئێمە بۆ مامۆستا بۆ هەردوو توخمەکە هەڵی مامۆستا، ئەندازیار بۆ هەردوو کێڵین ئەندازیار، یعنی نهاتوین تایتە ئەنیسی پێوەکەین. دکتۆریش بە هەمان شێوە. بۆچی بین بۆ توخمی مێ بە کاریگەری زمانی عەرەبی ئەم تایزیاکن کە ئەمە کوتم ژەهرێکە بۆ زمانەکەمان. ئەنجا ئاستی دووەم لەسەر ئاستی هۆشیارکردنەوەی تاکەکانە کە ئاسی هۆشیارکردنەوەی کوردەکان بەڕاستی ئەرکی
ئەرکی زانکۆکانە ئەرکی دامەزرا و ڕۆشنبیرەکانە ئەرکی بەڕێستانە ڕاگەیاندنەکان چۆن هەولی هۆشارکردنەوەی تاکەکان بن لەوەی یەکەمین شت ئەو دنیابینی کە بەرامبەر بە فێربوونی زمانی دووهەموو بەستنەوەی ئاسی ڕۆشنبیری تاکەکان بە زمانی دووهەمەوە بڕەوێنینەوە لای تاکەکانی کۆمەلگاوە ئەزانێگەر منداڵەکەی بخاتە باخچێکی بنەڕەتی بە زمانی دووهەم قسەی کرد ئەمەیترە منداڵی زیرەک دەرەچێ ئاسی ڕۆژنبیرێکی باڵای هەیە و کۆمەڵێک لایانی کەسێتی بۆ زیادە بەس ئەمە پێچەوانەیە چونکە بەپێی ئەو لێ کۆڵنەوە زانستیەکان منداڵ هەتا پرۆسی زمانپژانی یەکەمی تاوە نەبێت ناتوانێت هیچ زمانێکی تری فێر بێ ئەجا زمانپژانی یەکەمی منداڵ کە کامل بۆ بنیادانی کەسێتی لێ دروستە بێ بەڵام فێربوونی زمانی دووەم تەنها بەهرە بە چەند لێ هاتوویەکی منداڵ دەدات کە ئەمە خۆی بخۆی بابەتێکی سەر بەخۆی بەڕاستی لێ بدوین کە ئەم پێڕەوی جوود زمانی بە هەڵە هاتوتە ناو پرۆسی پەروەردەی ئێمە چ زەرەرێکی گەیاندۆ بەداخەوە کە ئێستا سێرەکەین ئەم نەوەی کە هاتووە وەکوڵێ لە کوردی هەردوو جژنەکەمان کردووە نەزمانی دایکیان بە باشیێزانن نەزمانی ئینگلیزیش بە باشیێزان چکە فێربوونی زمانی دووەم وەکوتم بەس تەنها ئەوە نییە من کۆدی زمانەکە بڵێم ئەبێ بیر و بیرکردنەوەی بزانم ئەوەی گرنگە ئێمە بیزانین ئەبێ بزانین زمانی دایک کە زمانی کوردی زمانی دایکی ئەمەیە بریتە لە تێکچڕژاوێکی هەڵهێنجراوی هەڵگوازراوی لانی ئاوەزمەندی تاک ئاوەزمەندی تاکیش چییە بیرکردنەوە و دنیابینەکەیەتی بۆیە هەر کاتێک زمانی دایکی هەر تاکێک بشێوێنین ژێوازی بیرکردنەوەکەشی ئەشێوین بۆیە ئەرکی هەموو لایەنەکانە چۆن تا گۆشیارکەینەوە بۆ نمونە نابێ مناڵ بە هیچ شێوەیەک تا تەمەنی 10 ساڵی بە زمانی دووەم خوێنێ نابێ منداڵ بە هیچ شێوەیەک فێری زمانی دووهەم کرێت وەک ڕشتەکانی خوێندن واتە زمانی فێرکردنی بگۆڕێت بۆ زمانی دووهەم و سێهەم کە ئەمە هۆشارکردنەوەی تاکەکانیەوە خاڵێکی تر بریتە لەوەی کە ئێمە چۆن هەوڵ بین دنیابینەکان لە ئەنجامی گرنگیدان بە زمانەوە لایەنەکانی تر بگۆڕین یەک خاڵ کە زۆر زۆر گرنگە ئێمە ئاماژەی پێبین بریتە لەوەی کە ئەبێ بزانین زمانی دایک سەرچاوەیە بۆ هەموو بەهرەکانی تری منداڵ بەهۆی زمانی دایکەوە ئێمە ئەتوانین کارامەیەکانی تری مناڵ بەرەو پێشەوە بەرین بۆیە گرنگیدان بە زمانی دایک کاری زۆر بۆکراوە ئێمە خۆمان وەکو مامۆستانی بەشە کوردیەکان لە زانکۆکانە لە هەرمی کوردستاندا هەموو بە توێژینەوە بە کۆنفرانس بە شیکردنەوە بە ڕوونکردنەوە بە چاوپێکەوتنە ڕاگەیاندەکان بە هەر هۆکارێک پێمان کرابێ هەوڵماندارەوە چه حکومەت وەکو ئاستی سەرەوە چ تاکەکانی کۆمەلگا وەکو ئاستی خوارەوە لەم لایەنە هۆشیار بکەینەوە زۆر بەڕێست پرۆفیسۆر دکتۆر شیلان عومەر مامۆستای زانکۆ لە بەشی زمانی کوردی زانکۆی سلێمانی زۆر سوپاس مامۆستای سوپاس بۆ ئێوە بەخێر بێن سەرچاو بینرانی بەڕێز بینانی تۆڕی میدیای ئێستا دیداری ئێستان پێشکەشکردن ئاسوودە